ئێوارە 24 جوانترین سلااوان لێبێ ئەمڕۆژ کۆمەڵێک بەرگە و بابەتی سەرنجڕاکێشمان بۆ ئامادە کردوون لەگەڵمان بن. شەوە ئاهەنگێک بۆ زیندوو ڕاگررتنی کولتوری کوردەواری لە سۆران. کۆڕێکی کولتوری لە کۆمەڵگەی قەدش. هاوڵاتیەک پیشەی فرۆشتنی کڵاو و جەمەدانیە. ناوەندی باڵای سۆران بە بۆنەی مانگی ڕەمەزان و بە مەبەستی زیندوو ڕاگررتنی کولتوری کوردەواری تۆڕێکی شەوانی بۆ گەنجان و خەڵکی ئەم دەبەرە ڕێخست کە پێشوازیەکی گەرمی لێکرا. هاوڵاتیانیشتا درەنگانی شەو لە یاری کۆسانێ و جۆرابێنێ و سی ڕسکانی بەردەوام بوون و بە گوێگرتن لە گۆرانی و حەیران شەوێکی خۆشیان بەڕێ کرد. لتواراني رباي آمين انتقى ميداي وەکو ناوەندی باڵای سۆران بۆ زیاتر خزمەتکردنی گەنجان و لاوانی دەبەرەکەمان هەستن بە ئەنجامدانی چەند چاڵاکیەک و لەگەڵ ئەنجامدانی چاڵاکیە کللتوری و فۆلکلۆریەکان گوتنی گۆرانی و لاوک و حەیران و ڕەسەنی کوردی و مەبەسمان لە شەوانی ڕەمەزان زیندووکردنەوە ئەو کللتورە کوردیە کە پێشتر با و باپیرانمان لەسەری ڕۆیشتون ئەنجامیان داوە لە شەوانی ڕەمەزان کە ئێستا یعنی بەپێی پێشکەوتنی تەکنەلۆژیا شێوازی یاریەکان نەماوە دەمانەوێت زیندووکەینەوە زیاتر بەرچاوڕوونی بدەینە گەنجەکانمان. ئەمڕۆ بە خۆشحالیەوە میوانداری ئاکری خۆشەویستمان کرێ بۆ یاری کە بەشداریمان کە لەگەر ئاهەنگی فۆلکلۆری کە لە دەبەری سۆران ئەنجام بدرێتن ومێ دەخوازن ئەم یاریە هەندێک بێت بۆ زیاترێک نزیکبوونەوەی سەرجەم چین و توێژ و هەر بۆ زیندوو یاد ڕاگررتنی بۆنە نەتەوەیەکان و بۆنەی فۆلکلۆریەکان ئەمە زۆر زەرورە لە هەمان کاتیش پشودانێکی زۆر خۆش دەبێتن لە ڕانجی ڕەمەزان بۆ خەرکی ئەم دەبەرە. ئەو یارانەی کە لای ئێمە کراون لە ڕابردوودا ئێمە هاتین ئەمانە دووبارە بکەینەوە ئەوانیش بریتین لە کۆسانەی و جۆڕابێنێ سێرسکانێ ئەم یاریانش شوازەکانیان چۆنە بە تاک دەکرێت نەفەر بەرامبەر نەفەر یا دوو دەکرێت یا بە جەماعی دەکرێت بەڵام بەشی زۆری خەڵکەکە کە لێرە ئامادەیە یاریەکان نازانن تەنها سەیر یاریەکان دەکەن بۆ خۆشی هاتوونە. أي عنبري خامس سنيكي لا خيرنا كاني رجملاني جا أي عنبري خامس سنيكي لا
نەخۆشی شەکرا نەخۆشیەکی درێژخایەنە کە لە ئەنجامی زیادبوونی زیاتر لە ڕێژەی ئاسایی شەکر لە ناو خوێندا سەر هەڵدەدات و خەڵکانێکی زۆرش بەدەستیەوە دەناڵێنن. ئەو کەسانی بە ڕۆژوون و تووشی نەخۆشی شەکرە بوون پێویستە زیاتر لە خەڵکی ئاسایی خۆیان بپارێزن و ڕێنمایە تەندروستیەکان بەباشی و بەرچاو بگرن. نەخۆشی شەکرا دوو جۆری سەرەکی هەیە. جۆری یەکەم کە بەهۆی کەمی یان نەبوونی ئینسۆلینەوە لە سەرەتای تەمەنەوە تووشی مرۆڤ دەبێت. جۆری دووەم کە لە تەمەنێکی گەورەتر لە ئەنجامی باشکار نەکردنی ئینسۆلین یان چەند حاڵەتێکی تری وەکو قەڵەوی توش دەبن. ئایا ئەوانی شەکرەیان هەیە دەتوانن بە ڕۆژوو بن؟ پێش ئەوەی بڕیار بدەیت کە بە ڕۆژوو بیت، پێویستە ڕێنمایی لە پزیشکی تایبەتی خۆت وەربگریت. ئەو کەسانی کە شەکرەیان هەیە و ئەگەر بە ڕۆژوو بن، مەترسی لەسەر ژیانیان دروست دەبێت، ئەمانن. جۆری یەکەمی شەکرەیان هەبێت. ئەگەر دەرزی ئینسۆلین بەکاربهێنن، چونکە شەکری خوێنیان لە ناکاو دێتە خوارەوە. ئەگەر لە ماوەی 6 مانگی ڕابردوو بەهۆی بەرزی ڕێژەی شەکر لە خوێندا لە نەخۆشخانە خوێندرابێ. ئەگەر ڕێژەی شەکر لە خوێنیدا کەم بێت و هیچ نیشانەیەکی نەبێت. لەگەڵ نەخۆشی شەکرا نەخۆشیەکانی تری وەکو دڵ و گورچیلە و جگەر و کەمبینی هەبێت. ئەگەر شەکرەی هەبێت و دووگیان بێت. ئەو کەسانی کەمتر مەترسی لەسەر ژیانیان دروست دەبێت ئەگەر بە ڕۆژوو بن ئەمانن. ئەگەر ڕێژەی شەکر لە خوێنیاندا کۆنتڕۆڵ کرابێت تەنها بەهۆی پارێزی لە خواردن، واتە بەبێ بەکارهێنانی دەرمان. ئەو کەسانەی کە شەکرەکەیان بە باشی کۆنتڕۆڵ کراوە تەنها بە بەکارهێنانی حەب. خانمانی دووگیان پێویستە بزانن کە بە ڕۆژووبوون مەترسی دروست دەکات لەسەر تەندروستی خۆیان و کۆرپەلە، بۆیە نابێت بە ڕۆژوو بن. مەترسیەکانی بە ڕۆژووبوون لەسەر ئەو کەسانەی کە شەکرەیان هەیە چین؟ نزمبوونەوەی لە ناکاوی ڕێژەی شەکر لە خوێندا کە ئەگەری گیان لە دەستدانیان هەیە ئەگەر بە خێرایی فریاکەوتنیان بۆ نەکرێت. بەرزبوونەوەی لە ناکاوی ڕێژەی شەکر لە خوێندا بە تایبەتی لە کاتی بەربانکردنەوە. وشکبوونەوەی لە ڕادەبەدەری لەش کە کاریگەری لەسەر زۆربەی ئەندامەکانی لەش دەبێت، بە تایبەتی دڵ و گورچیلەکان. نیشانەکانی دابەزینی ڕێژەی شەکر لە خوێندا ئەمانن: ئارەقەکردن، سەرسوڕان و جێژبوون، لەرزینی دەست، هەستکردن بە برسێتی، هەستکردن بە ناڕەحەتی، سڕبوونی لێوەکان، زەرد هەڵگەڕانی پێست. نەخۆشیە شەکرێ کارتەکردنەکە ڕاستەخۆ ئەنجی پەیوەندیەکە ڕاستەخۆیە هەیەدیال خواردنێ و ڤەخواردنێش بەرهەندێژی سەرەدەریەکە تایبەت بۆ نەخۆشیە دەوێت مەها ڕەمەزانە پیرۆزە. وەک دیار یا بەربەڵاو دوو جۆرێت نەخۆشیە شەکرێ هەین، جۆرەیەکی و یەدوێ. ئەو جۆرە دوێت سێ و چوار گەلک مهم نین. دەربارەی جۆرەیەکێ نەخۆشیە توشبوویە جۆرەیەکێ نەخۆشیە شەکرێ نابێت شکلە ڕۆژی بێت، تەنێ یەک کەسیشێت ڕۆژی بێت ئەگەر شەکرەوەی یا کۆنتڕۆڵ بێت ئێک قورچە ئینسولینێ، یان کو جارێکێ شەرەنقا ئینسولینێ ڕۆژی هەمیە 24 ساعتەدا یەک جارێ ئینسولینێ وەرگرتەوە شەکرەوەی یا کۆنتڕۆڵ بێت و مەرجێکێ ژیویش 15 ساڵیە زیرەتر بێت ئەف کەسە چێت ڕۆژی بێت نە کۆنتڕۆڵ، یعنی پشتی 2 ساعتەش خواردنێ سەدێ 180 بورد یان جی l'آخرینیش 140 ببورد. ئەوە حسێب نە کۆنتڕۆڵ. ژنەوە حامل جی ئەگەر توش بۆ شەکرە بێت ئەو ژنەوە بێت شکلە بڕۆژی بێت. ژوورێ دوێ نەخۆشیە شەکرێ ئەو کەس ناوێت پتریەوان پشتی 40 ساڵیە یان 35 ساڵیە تووشی وێ نەخۆشیت بن و نەخۆشیەوانجی پێدوی دەرمانی هەیە حەبکۆ هەیە بۆ هەندێک کۆنتڕۆلە شەکرەوە بێتەکردنی ئەمریوی چەندە ئۆلوزیەن شەکرێ نەخۆشیە شەکرێ مضاعفات لە پەیدا بینەوەنا ئەف مرۆڤە چەندش نەخۆشخانەی دیرە ماڵەوی بۆ نەخۆشەنێک بۆ ئەگەر هاتوو تووشی ئۆریشایەکی بین ئەژبلی نەخۆشیە شەکرێ چ نەخۆشیە دیژیلگەل هەناوەنا ئەوە هەمی دیوە بێتەوە ینی هەڵسەنگاندن پێش هەندێک و بڕیارە بدە دێ پرۆژی یان نە. ئەف مەجموعە ئەگەر شەکرەوە یەک کۆنتڕۆلە و چ ئالۆزیە واسانین جێت نەخۆشیە شەکرێ یە جوورێ دوێ چ نەخۆشیە دیلگەل نینن ئەمریویە وەسا دان ئەمر نینە نێزیکە خەستەیە شەکرەوەی کۆنتڕۆل بێت حەبکە و دەرمانە ئەوە چێت بڕۆژی بێت ئەمما ئەوژی دوێت هەندێک چشتا بەرچا فەرکرد. ئێک شوانە دەمی ڕۆژیت بێت سعات دەهی سپێدە حتا چاری ئێواری نابێت تشتە بەر تاوێ و گەریان و چون هاتنێ بکرد. دەرمانێت دوێ بکەتە سێ پشک. دەمێ فتارێژی پێویستە ئەف کەسە خۆ دیر کە شوان شەکرێت بلەست ڕێژە شەکرێت نافخونێ دەزیدەتکردن وەکو شیرینە هەیەت دەست کرد ئەوێت
صنایع بد بربلا بقلاوه و زلابی و شربت دست کرد فطار خود سر شرای عصیر یا سرشتی بکد حتی اگر لبک قصبی جوار گرد مشکلی نه بس زیراتر نه خواردناوی یا فطاره باشتر او شکر بن عید کو ریجا شکریت نفخینه ده شیوه که هدی بلندت بد حتی وقت درمان بشد کنترل کد او خورناج پیکتنش همی مجموعه گنمی سوار دان خود دان هیک نیسک نوک فاصولی باقل لوبیک پروتینات بشکل عام شد وان خورنا بخود لهر دمه اف نخوش اف کسی نخوش شکریه هیو پروژی شکروی چی بیت خاره یانجی گلک زده بد هر اکثر دویت روژه خواه بشکنه تلوی دمی و دست پیکت علاج خواه گرد بدوی سر شخصی ساعت 12 نیورو جاره که حکتا شکر خواه رجای چنده او بری فطاری جبنی ساعته یا ساعته که مزانت شکروی هاتیا خواره زور بلنده تکایە ئەم نیشانانە بە هەند وەربگرە و داوای یارمەتی خێرا بکە. ئەو کەسانی کە نەخۆشی شەکرەیان هەیە و دەتوانن بە ڕۆژوو بن، باشتر وایە لە کاتی بە ڕۆژووبووندا چەند جارێک ڕێژەی شەکریان بپێون. بۆ هەموو ئەو نەخۆشانی کە ئینسۆلین بەکاردەهێنن، پێویستە هەمیشە چوکلێتێک یان شتێکی شیرینیان پێبێت. ژمارەیەک لە وڵاتیانی کۆمەڵگەی قەدش و گوندەکانی دەوروبەر لە شەوانی ڕەمەزان و دوای بەربانگ ڕوو دەکەنە قاوەخانەیەکی کە لە پووری و تا پاشیف لەوێ دەمێننەوە. گەنجانیش بە گوتنەوەی چیرۆکی فلکلۆری و ستران و لاوک شەوێکی خۆش بۆ خۆیان و هاوڵاتیان پێک دێن و کۆڕەکەیان بۆ گەرم دەکەن. فلکلور ناسنامه ملت های اجبر و چنده پرانی روزم خوین هی و رمضان پیشیان فطارات که نورجن تراویح مسجد رب العالمین نجيبه جدا عندنا افيجي تريني نخوره بلكو بيشك خمت خوفا رافيني نخوش بير باكين راسي كان جنجا الفيرة خرفت بن امجي وقت بشتوان جبوا جنجاكو ام فلكلور كردي ديسان بيشان بدين وبدينا ياسين بشوايه كبروفيشنال ام نشان وان جنجا بدين كودابزانن کل پور ملت ما چبو بابو با پیرت ما چت کر کاری وان چبو چه روزت خوب رو بدن چه یعنی ناسنامه خو اینا پر چاون خلقه که اون ملت کی شرکا گران المچه بو هند شهید غازی لگلی نویل توخی به ایران مدگو مخل خازان و بطا ولا بفراز وزان سرحدا شدي حلب وداي ربني ريكي عدي المكر نخطو الليل كله حلبي بكفين أفمالا كريم أفندي كفني ببرخاصير دي طابوري على إشيس وشش ولايته الليل حدود ایران کده بود برو کامدار رکابی 24 ساعتو هلا در با برکه دانا بو بربش نوبالا شیخ زارگه که شیخ عبدالرحمن با به نافی عصر وی که نجدوانا الليل هده ربنه لما کشتو و فرار رسی دولتو میجه هلاوی ولی برای دیده که مهواری کسین دادا شیخ مدرنایه برینا شیخ مقدار بشوی ده بینم کلینای اب خو هی با رمضان تایبت من دی خوی هش همی مهندی ترکه هندک یورین تایبت تین ذبح و رمضان دو تینه کردن مینا گستیر کنه
قور كوني حفبر كوني يعني هندك يورين طيبات تنكلوف كوني هندك يورين طيبات تين تهرب مرزون دو تينا كنن وسربوري بيشن ديجيرو هندك سون بيجد ملي وهنرمند جنش الفيري أمودات بن دستو بين السرعنا وسحبته وحيرانوكا ومتلوكا يعني تشت وصا صبيا وباي صبايا لما صورتي بلدنجي صوفون وجون بزورا وساسلي ومني واحمد الله وفريخوني كرولوتي هاوڵاتیەک لە کۆڵانێکی قەیسەری شاری هەولێر دوکانێکی فرۆشتنی کڵاو و جەمەدانی هەیە و زۆر لە کارەکەی ڕازیە و بڕوەیەکی خۆش پێشوازی لە کڕیاران دەکات. هیدایەت لەبارەی کارەکەی دەڵێت جۆر و شێوازی بەستی کڵاو و جەمەدانی پێشکەوتنێکی زۆری بەخۆبینیوە و خەڵکانێکی زۆر لێم دەکڕن. تەنانەت بیانیەکانیش لێم دەکردن و گەشتێک دەکەن و پۆزی پێ لێ دەدەن. من ناوم هدايات نور الدين محيدينا ناسراهم بهداية الشيخاني موالدم 1982 لسال نوت وليكو أنا كاردكم لو كارك يخوم زور سرم بيبرند زور مرتاحم روجانا كسبنان ساعات تاكو مغربي ليكو أنا إيش دكين وكو بشيء روجاني خومان بلام سالانا كرمضان دادتن إيش دكين مركز عمل دكيتن بلوي أما الشوانيش هذا اللي بدكاني كيف كينوا بروج وبالشو أو بري هجنو ذا صارا أو الشوانج دكان لكريتوا حتى سعاديك ليكو أنا لدكاني إيش دكين فرق هي اللي صار يعني قروج كاني كرمضان كلاو قال نوعي الزورة سن منطقة هي سن دستور سن عشرتي تعمل مودة كراوات زويا كراوات شيا هاي الكراوة كوبا منطقي خوي سلو فرز لو كراوانا أو أنا إيدشتي هولير بعام كدرين هولير هم دقرتو سنوري هولير ودك أوي بكار ديني أو أنا كش بكار دينن بس وكو الشيواز وكو دستور إيه هوليرا أو يقول دستور كان أوش إيه هوليرا أوش إيه هوليرا كراوش زوتون دا سنيني دستي هوليرا يعني دريني بدري ولادي بيتها هوليري أو لا لقنا نوع كان أوش روشلاتا لا روشلات سن معملك مانيا أو كراوة زور باوا لبروي أو كراوة توندا أجر بتوي زمانك تجند سيدي بكراوة تون بيتن نابي كراوة كش بيتن أو روشلاتي يخومنا أوش بيدرين كراوي دشتي كوي أو ناوي هي أما جو تايم بكاربيني هم كذا تايم بكاربيني أو كردي تايم بكاربيني بس كدرين كراوي دشتي كوي خامك أو ناوي هي بيدرين كراوي دشتي كوي خامك أو كراوانش برين التانين إبرين كدرين باديني هم دقرتوا عزناك من أكم لم نقول بيلكم أو كجوتين كراوي دسكردي باديني أوش إيه دسكردي هودي خومنا أو كراوش بيدرين كراوي بسيم دشتي قرات اسكندناوي شمامك أو كراوي هم بكاردينن نابي هويرا بيدرين كراوي سيم زور باوا أو كراوة سندهان سال أو كراوة هيا بابين ستواو كري كراوي سد زمداني بكراو نابي زمدانيش يقلي هي دو قلي هي ريش هي قيتان هي زلوغورينغ هي رجبرك هي ساده هي ليو درهاتي هي اوان همو هركس سو بشوازي خوي اما كله هوليرين او سلام عامه همو كزتين بكاري بينتن اي كغوتم هولير استاو سلام دشت قرات كندنا وشمامك او هذا بستي لتاين بتخوارش او كدين خواري او غوري لتاين ريش بيتن لتاين غوريج بيتن اگه بيت خواري اختيارين بكارديني اگر هو بيتن گنزانو زامرانيه
ئەوە یەقلی ئەوەش بادینیە کە دەرێن بادینی ئەمە ناوەکان نادەین بادینی دوو قلیە ئەگەر عەزل لێبی ئەوە سادەیە عەزل لێبی ڕۆخی دەراتیە عەزل لێبی ڕیشە دەمەشە دوو جەمەدانیە دەبی کراوەکە سپی بیتن کراوەکە تومبی ئەوە شێوازی بادینیە ئەدەوەک لە شێوازەکانە ئەمە بە کورتی دەرێن ئەو شتانە کە دەرێن هەولێر ئەوە یەقلی نەوعەکە بە کورتی هەفتەش نەوعا بەستینی زەمەدانی سۆر هەیە دوو قلی ئەوەیەک لە نەوعەکانە کە مەدەبەستین لۆنیشی گەلە زۆر لۆن هەیە بەس لەو لۆنەی زۆر زۆر جوانە زۆر ڕەوازی لەسەرا لۆی ئەو لۆنەی دەبەست مەگەنە ماڕۆنی هەیە تاریتر هەیە ئارچۆختر هەیە ئەوەی لە نەوعەکانی بەستنی زەمەدانی سۆرە بە دوو قلی شێوازی بارزانی هەندێک خاوەن پیشە بەوەی سەختی و قورسایی کارەکەیان ناچارن لە مانگی ڕەمەزان کاتی کارکردنیان بگۆڕن یان لە کاتەکەی کەم بکەنەوە کاری فیتەری ئۆتۆمبیل کارێکی قورسە و پێویستی بە هێزی دەست و مەچەک هەیە بەڵام بە ڕۆژوو بوون نەبۆتە هۆی ئەوەی لە کارەکەی دابڕێت. ناوم عوسمان ئەحمەد مستەفا لە گوندی دواوە لە دایکبوومەوە ناوچەی خۆشناوەتی لە 96ەوە هاتومە ڕانێ تقریبان لە 97ەوە ئەو ئیشەی دەکەم لە ڕانێ ئیشەکەمان ئیشی میزانیە بڵانسە ئیشەکەمان قورسە وەڵڵا پێشکردنەوەی سارێ دواوەیە دەبڵ و ڕۆت و ڤۆڵت و ئەو شتانەیە ئیشەکەمان قورسە وەڵڵا هەمووی بە زەبری قووەت دەکرێتەوە بە زەبری قووەت دەبەسرێتەوە. طبعا رمضان لبياني ولا ساعات هشتودين تاني ورانيش دكين تا ساعات يكون يدو أوصال بلام فارو بيرارو أوانا تاني ورانيش ما عندك الجرماو بلام روجان احتياجي تو أو دخو شد دخو مشكلتنا لا هشتوا بوس ساعات شواريش دكين شواروني وأخا موعد مداننا أوصل خلق ديب فيش من ديخن اتزاري وهاي يوها شو تلفونك هذا اللي بين ساعات سندي اگر ناس موعد اشتيهم داننا أوصل باش بس فارو بيرا ساعات شوش دهاتين بو 12 شاگردم هنا براش من قلدا شريك ما ايش واسطه لقى من شاگردي شو معنا ئێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەی ئێوارە ئاسوودە بن.